خونچە کچێ خونچە ئەرێ خونچە ئەرێ ئەوە تۆ لەگوێ تو زاتی خوا لەبەر چاو ماڵەوە خوا عەلی ماڵەی شتێکی زۆر گەورەم لێ وەی ئەدەم خونچە بەم جلانەوە قۆزما لە ئەمی لەسەرا نەچم ها چییە خونچە ئەڵەی دڵم لێ بزە ئەی چی ئێ باشە ئیتر ناڵێگە کەم بەخۆڕا خانی دووقات کچێ لە دانیشە دانیشە کچێ من ئەرز کارم تێ ناکات جارێ ئیمانم بە چاوە نبووت هەر نییە نەوە ئەرێ تۆ بۆ ئەمەنە و حەز لە غەیبەت و غەیبەتکاریە ها ئەرێ مەمە جوانە بۆ پێشوازیەکە ئەجا سەیری ئەو خۆشیە سەیری ئەو ناز و نیعمەتە خونچە ئەی چۆن ڕاستیە وەڵا وەکو دووخە ڕاست نییە ڕاست نییە دەچەنە باسی بخوا ئێوە درۆکەن من درۆ نازانم ئەم قسە قۆڕە وەڵاهی ئافە وی بەسەر چاو خوا ئەکا ئەگات ئەو کەم بە عەلاقەی هەڵوازی نەمەنووشت پێ هەڵە کچێ دڵە دڵە ڕوانێ خونچە چییە؟ کچێ دایکی ئەخەمە سەر تەپڵی سەرم بەخوا لەبەر خاکی تۆ شێمەوە بشی کاک ئەوەن لە ماڵی کاک ئەوەن کەریمە ناڕەسە لە ئێستا شتێکی تۆ بزانم فەرموو فەرموو تۆ بزانم سلام علیکم سلام بەخێر بێ ئێ خونچە علیکم السلام یا خوا بەخێرێ و بەمیش تەوبێ یا ئەڵڵاه کەریم چییە خێر بەم بەیانیە جا چییە ئەرێ تۆ عەیب ناکەی شوورەیی ناکەی شەرم ناکەی هێرکە ناکەی ڕێکە ناکەی ماڵێ نەخۆنەکەی یەکەتە ناخۆش کرد تۆ عەیبێوە تۆ یەواش 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 باباڵی چەقەڵی عاشقی دەکردۆ چییە؟ ئەوە وەلا عەوە تو شەرەف و تو ناموس تۆ خۆ بە خزم و خزکار زانی ها برار لەم زمانانی شەڵێ سوورەنە یا ستات خۆتە بە مەشتەکە لە خۆ خراپترە وەڵڵا ئێوە هەموو دەمێتری کراوە ئەرێ چییە باباڵی بەم بەیانی ئەنفالی کردی و هاتووەکەم چی؟ ئەنفال شەڵڵا ئەنفالی کردمایە بە دەبابەوە برار ڕۆژەی زمانی هەردوو جانگە یا ستات مەسەلەیەکی کوردی هەیە لێ مەنجەڵ گەڕا سەرقامی خۆی دۆسیەوە ئەرێ کاکە مەنجەڵێکی و کەوگیریی مەنجەڵدان لەوە بووە کەریم ئەوە چییە خۆشە کاگا گاڵتەمان پێکەن ئەڵێ پێمان ڕادێ ئەی کاکە من لە تۆ تێ ناکەم تۆڵێ بە شوێن مزگەل ئاگەڕی باش مەنجە بۆ خونچە خۆ لەسەرکانی بۆشەکانی باس کرد بوو خۆ من کرد نیم ئەوە نیا لە باسم نەکردەوەی تر ئەمە چییە؟ ماناوەرتان نەدیوە ئەو بڕۆ ئەرێ دەبڕۆ مێشکە تێکەم ئەمان ماڵمەوە نەدۆسرایەوە بەس زۆر عەیبە بۆ تۆ کەریم ئێمە تا ئێستا چیمان لە شەک زۆرتان چی؟ ئەرێ کاک ئەوە دزی چی و شتی چی چێ باسی دزی تو شەرەفتان من باسی مەجەڵ دزینم کردووە ها یان باسی ئەم هاتن هاتناکەم کە کاک ناعەولی مێردێ لەناو دیار بڵای کردوتەوە مەجەڵ دزین جاهدە لێوەمانە ئەی ماڵێ بە قوڕ نەگیرێ بۆ خاتری پێغەمبەر وتم ئاخۆ ئەڵێکی ئێ کاکە ڕاستە و لە ساسەیشە چی؟ ڕاستە؟ لەوەڵڵا ئەوەی من باوەڕم مەقتانیە هیچی بێ پرسی خەڵ ناکەم ڕاست نییە ڕاست نییە ئەرە کورە شەکری خۆت ئەمە چییە دەبەشە فەرموو تۆش کەیفی خۆتە باوەڕەکەی یان ناکەی منیش ئەول بۆ بەدڵە نییە کەریم باشە وەرە گەشت بەس یەک پیاوەتی نەدەڵاتە بۆم شیکەرەوە کە ئەم زاتە چۆن لێبوێرە باشە ئەو خوات و عەیب ناکەی کاکە من هەلاجم دەستی حساب ئەڵێمەوە چیشی کە
كريم كنا عول جيان هاتن هاتي همزة أبو إيلا إيه راسنا عول راسك بقربان إذا كنا خوشنا شبه من راسك كورة يا الله يا كل كريجة بلام كريم اشتري لك يعني راسك أنا بابا عيبة مخاطي خواروتنا تباشا أكل أمراتي من اسم ولادي إيش خوا حافظ أي خوا حافظي نبي مخاطي فخري محمد علي أمون توني باباتشي خنا أفتي برنامه قرب السلام نوحة مقصي بخوا شو بويا ششتري أنا تينا تسرب دبي بشرف والله صش باسي شي مغي شو زمان شو تمامي بس ميتوي وتي أشم خنا اليوم نبيش والله بس تلقاني اشتكيت خلوا نبي وش لعرف قدينا دمي سري بينا بيش باشا بقينا أول شيء مشغولي بعد عم يبكي جوان دامه چی توش الله گنجی 14 ساڵی ئێمە مردینەوە دەچاڵە هەرە ژن تێت و نەهات والله ئەمەی عول باسیەکە هەر وەکو خەیاڵێ دەبەرچاوە هەر چەندێشیش بە پەلە نابێ باوکم بۆچی وە خەیاتە بەرچاوە ها جوانە مەرگەفەنی خۆ تۆ سەرخۆش نیت والله کەریم مردی هەر ئەڵێ نێتویشی ژیان نییە باوکم اینجا کاکی جەم تۆ چ باکردێتیان هەیە ها ئەوە ئێمە مردین وارە وێشمان دەرها بەدەست هەوڵدانی هاتنی ئەوزاتەوە بۆێرە ئێوە چیتان برە والله حاشا تۆی چنەک ئەم پێش و پشە چێیە کەریم عیب ناگەیرە شێکە شوفشەکە فەقێنە دە بەسەری تۆ نییە بەسەری تۆ سەریشەکانی میشەڕن های تڕحێ و چاک دەوی سەرێکی تۆنی جوابي حسين والله وبالله همو خبرك لا يمنع حتى خبري هاتي او ذاتنيه من يوم بعول برواكن بەڵێ بۆیە ئەو بەیانەی حایمانیکە عولی بردبوو هەی قورمسا خۆ ڕووکاتە ڕووی ساش باشە باشا چی ئەڵەن بیرن قسە ناکەم تاکە ئەی چیەکەی میزەوانە خەنی لە واللهی بەسەریەوە بەشەرەفم بەتەڵاقم بەناموسم کە هەرتێکی عایدی خۆمە ناوێ بیەوە نانەمانی کەسان دەکات داخی تۆ یەک تەشت باش تەشت و شتی وان نییە تێناگە حەیوانە حەیوان وەرە چۆن تێناکەم فەقێنایە ئەڵێ ئەگەر هات تەشت و جانیشی لێ پڕەکەی چاک تێنەگەیشتی ڕسووە چێ رسوای من رسوام والله ئێوە خۆتان رسوام چێ ڕسوایی کەرپێ برەوەڵەیە خۆتان بە تەیاپەڕی سوا و سووک و هیچ و کوچ و چرێکیشن باشە پێشگاری پێشتان بڵێ ئەلانی ئەوە چییە و دەمەدەمە چییە ئەوە کەلیمە فەنینیان ڕەسەنە والله لەبەرە پۆزمان بەسەریاکە ئەو پۆز بۆ خۆی چیە و پۆزی چیە قەپۆزیوە ئەڵێ بە قسەی من ئەو زاتێ تۆێنە ڕاستە کاکا عول ئەی ڕووی ڕەشبێ وەڵا ئاگای لە مەحموی بێزەوان نییە بۆ کاک عەوڵ بۆ ئاگامان لە مەحموی بێزەوانی ها ئەی پێم بڵێ کەریم چی کردووە یانی بە قسەی تۆ ئێمە هیچمان نەکردووە نە وەڵا حاشا هیچی نەکردووە خۆ تۆ ئەو بەیانی هاتیتە سەرمان خەریب و حەیامان بەری کە قەیسەرە داهات لە مەوزوعەکە کەری ئێ باشە خۆیت من خەبەرەکەم و دێتەکە ئەو ئەی ڕووی ڕەشبێ فەقێنایە ئەمە ئەزانی بۆچی باشە ئاوا دەمی بکاتەوە سنگی بەرێتە پێشەوە ئەنگینا بۆقێکی بۆ ناکوژێ ئەی من بۆ خێکم پێ ناخۆشیە بەڵێ تۆ دە بەسەریەوە ڕقم هەستێن لەگەڵ دەسمایە و پێداری مزگەوت لە بنە هەڵێکێشە نە بابا ڕۆژی ڕاکردنەکە و جوان بوو دەرپێکەوە لێ بەجێما باشە بۆ دیان ئەوە باشە بۆ دیانە ئەوە وایە بگە ئەوە وایە بگە هەر لە هیچ شوێنێکەوە بابا چییە من شتێکە بینم چییە یامان نایە یا حەمە ڕەزای دەمەدا باشە وەڵی ئەوە وایە بگەشتە هەر لە هیچ شوێنێکەوە دیان والله ڕۆستەمی شەر السلام عليكم وعليكم السلام ورحمة الله بخير بيا أواش سلامة بيتشي وعول واحد أنا عەوڵ گیان ئەڵێن بابی وتێ ئەو دەهۆڵێکی زۆر هادی و خۆشە والله راسك أنا بس أنا باسك بس أنا باسك هو خويا هم شو ما يدري چییە دەبێت أعود هو باشەکە ئەو ئەژن لە سەدا سەدتیە عليك أول إيش بۆ تاتان نەکەس ئەو هیچ دیاتێ کاک عليك أخا شو زال أو تامني جوك ويا وشاون أهو تايم مش ويا وشاون بلش عول جان تلقاني خوه وكلاس وكلاس جاي تبينا تشغل معقب باش قرب السري أنت ولا شاتي خنشر ولا أول لا يومين أخوش ئێمە چییە عەوڵ بۆ خاتی خۆ پێغەمبەر حەمەد هەر کاکەکە ئەگەر نێت من ئەمە بەدەست بۆ والله مانيش أنا توبرو
سەریاوەکە کشتی خستی ئەمە ڕۆشتا قسە ئەرێ مام ڕۆستم ئەرێ کاک جامێر بۆ خاتی خوا پێغەمبەر من چی متووە ئەوە چی من هەرچی سێکەم ئێوە هەر من دروست نەمێنەکەوە ئەرە وەڵڵاهی دروست نی باللهی دروست نی تەڵاهی دروست نی تۆ کابرایەکی بێمەوقیف و بێمەسی کەریم تو ئەو خوا قسەمە نەوەڵا حەدیث عيبة بسيتي عيبة بس كريم شن جارب بيوتي ايه كان عول فرمو السلام عليكم يا عول هەڵێ چی خوا ئەگەی بەس ئەمرکەی وای پتم كاكا فلي تان نبي براكا فلا تان نبي کاکە پەلەمەکە ايه كان عول فرمو ئەجا کاکە ئەم چەنە بازایە لەمن قسە لا والله باكم نايم فرمو ئەگەر ئینشەڵڵا ئەو زاتە هات فەقێنە عیبە داوم کەشوایە لێلا بە فەقێنە ئەم شوێنەوە دەخوایە وەک چاو لێسەنە تۆ دەلاڵیشی ئەم کوێری شەوەسەکە ئەم هاتات و چاوەڕوانیەش ئامانجی نابێت بۆ خوا نەخواتە تووشی ئاوبەمی بوو یاری قوڵە چۆرەتە نەوەڵا ئەوە دوێنە داوت بووین بە سێ حیوان چوار کەسمان خوارد سوۆن بە چوار حیوان سێ کەسان خوارد ماڵە بە قوڕ ژیرەیان ڕەبی وەکو کورتانە بێ فڕیا داوت بووین حیوانان بەسەر بڕی بووین دەوا بڵێ بەڵام حیوانەکە ئەوان نەبڕیەڵە بە نمەشی ماڵ یعنی یەک سیسیلە نەڕشتووە بە نمەشی ماڵە قەسەم بەس بەربێ ئەها لە قوتەی پشت ماڵانەوە ئاگر بگرێت تا عادەکەن هەمووی پێکوشن نەکەی بۆ خاتری خوابەری لێ بەحل ئەحمەرە ئەشە زەرەری نییە باش أشهد بالله واسع دعوتك يا جماعة هيك هذا تدري خاي باشا ئەترسم بڵێ گاش جابوونی خواش دکتۆری داڵ و واشە سێتەنەکە برز باشە أهلي جابوا باكر ده والله يعقلنا دەبە نمەکی ماڵە قەسەم کوردەمان لەوێش بڕی بەڵام بەخوا بانێکی زۆرجانەکەنەوەڵە کولی دانێکی بەقەیەک بوون لە قازیفا ولا خاطر فوق خاطر إخوات وشتي واحد ئەبێ دکتۆر چۆن نابێت چاوەکەم تۆ مەعاشخۆری براجان تۆ مەعاشخۆری بەلاشخۆری بازارێ بە بەلاش بکوون بوەڕێ لە قورئان مەقسەوە من جارێ بەلاش بکوون بلەوەڕێ جارێ بەلاش ئەو بینەوە چۆن وەکو بزن شەو تابانی کاوێژەکەی عليا صار إخوات وش على بينا يكفي السالة دي يكفي الشرف بدراسة فيها فەرموو عليا دعاء عمهم إخوات وياه في تشتري إخوات أصلا كل سؤال بعرف بيناكم ما شاء الله همو جانب سقي ليه توري دەبە نمەکی ماڵە قەسەم بەو چاوانەی کاکە دکتۆر دوای ئەو هەموو خواردن و خواردنەوە فەرمودانش تۆ أخيرا أعتزم وقتك أنا هي والله زور سباس دوای ئەو هەموو خواردن و خواردنەوە و فەرتەنێشێکی 250 دانەفەرێکی گوێزشمان خوارد 250 ئەنجا 2500 جوز من کۆمەڵی گوێزشم بە کەلایەن لە جەماعەت بردەوە قڕ باشا زحمة نبت يقوى وقتان يا بيت يقوى دکتۆر کوڕی باش بۆ من قەلم حيث زاروا خواب كرفة أمها مخواتي وتشون ديك قلبي والله إني أضرب بيك دڵە نەیت منش دڵم تێکەڵ بوو ئەزانی بۆ جواب إنه هفته إنه والله أبوه ئەو دوو لە میشەم لەگەڵ بوو ئەحەو ساگیر يا ناس مهر بە نمەکی ماڵە قەسەم بۆن گوێرەکانی ئەحەد شوێری کردبوو والله يصادق راسك أو هدي وزوري ماذا قدمي ناسوا دمي مونك الأهل اللي أخواه قايلين نایشوە خوا غەزەبی لێگرن نایشوە أنا ما أغابي ئەوە برادەرێکی خۆش خۆش زۆرەویستم شكلي كده إيه أدخل هايك إيه جوانا برادەرێکی زۆر خۆشەویستم هەیە جا ئارۆزۆکانی من ناسێت ئەزانێ حەزم لە تیر و تیر و پەلەوەروشتی وایە هەموو جارێک لەو شتانم بۆ نێرە لە شارەوە آخر زمانه لشارع وشتي أبو ناجي يعني أنا بلوراني ڕووباری نیل بەسەر بەر ژوورەوە بۆ نابێت واي هذا كدو شرفه دو ناموسه شوار حيوان 250 فريق جوز لقل 50 شي الجلماء 3 کیلۆ برنجش 6 كيلو برنج 3 کیلۆ برنج أبي زحمة بيقرا دي هسه خذوا لي سيادة لقم ما هندروا بخرجي لي عمرێ نەمێنێ سادق ئەم قسەیە لە پێشناریت وە ڕقەمیە چوو بەڵام ئاسان وەک پیا و وەرە دەست فریاکەوە وابزانم هات ها وزاتي خابر راسها هلكوها كوا يا أخي أولادك بريش بري بريش يلا خوكو كمو بريش يلا بەرەمە کوام کرد نەگەشتا ئەوەی چیتە ڕەماشیی هاتوو کردم بە خۆمە أي مالي بخرجي لي يا أخوة برا خمتي وشيتي كردم بدرو هاي نعل اللي هو بحنا إلى السادة بناموس بصدق لما زباني مكتوب دكتور
قاسە ڕووی نەکردوەتە ئێرە جوان کام دەرمانی مشکیلە هەرچیەکە لای ناڕاتەوە ئەڕێ چیەی؟ ئەوە هەڵایش ئیشمێ چێشم لەسەر ئاگراگی ناهاتم خوا ئاگای لێیە چێ مێشکم نەبارا بۆ چۆ تا سەر قەبرانەکە بەخواچی مردوی ئەو سەر قەبرانێ زیینویە کاتەوە Alo rasta. بنمشي ماطن حسن بز راستي. سيبوشا لا جشات شوت هلالي بازني مدور. ورا شواني عتيب. ورا عتيب شواني. أول شيء على الشرطي الشارعي بدأ الشارع تبي. داني كشاوة. أول شيء رونا. نورا كنا داني ما ملتقى بدان كشاني شي. أي شو خيرته؟ أي رونا بقول ما نبى. أخوان أنا خوشي جوستري كيكلو. أو بطول خلافه. تو ما شاء الله يساج عليك شيء شو. بشرفهم عليه أشياء شكاً. أخرونا هنا بدنا بقربانة. بقارئ مش تمختبي بدو كرت وخواجة. ما على باجينا وصابين الرقيبك. جاتو بختي أجنون ونا كانوا بفي ورا واستمرنا. فاصيلة كنا بيا قزاري وانا رزيني. ما يطلع شكر وتفاصيل كريمة. يا غمر مبارك هذي رونا بدنا ليكو دانا ولا شارع. أخوان رونا. شو هالفريق من إسرائيل كمان. لا إسرائيل تعرفاني. أخواني رفان ما لم نقبل تخينتي نزلت هواية رونا. بخوا رونا صادق سر رايمها ونقبل يومينتها. يجي لا يكون بينك هتوا. راح نما وبقر بانا بمهم ويدك. وبس برو تاخذ السر قبلان إنه نام لك هذا قزاري موسى. بكراوكيا وما نيبا. شلون؟ هم ويدك قلتوا بكراوكيا وما نيبا. بابي بقى. ها؟ بلى. كذباتك سكان منك. سكان منك ولا منك خويا وقرفتاله. برا كنا زاني موكم. كلام عرق هلا قرمشي. بخوا زاني أونا تدق صفاء قايلة. أي أو رجوت ولا لقرم رونا فلا يدخل. فما شاكم يدوا وتمورا لينيا. شغلة ليه؟ تمورا لينيا تمورا. أي رونا بقربان هري والدها. لقر حمس الفرامير ونجولة بس حسنا بدنا. برجع كل الصفوة داخل. أي رونا يترخوا. دختريش. أخوة سريرة قرني وباباني الشيبة هرني مرة تصدور مكان. شلون؟ خير علاج كانك. بس تقول لك شكون؟ الحمد لله. كان من كزنا بلا ما بقرباني. كزر قام لنا آخر شيء يتوا. هاي خوا. أبوي توزع دوري في أمستوتيو. رحمي بوان بجوريا. سعيد دابا. أنا تفاصل عاد شو أنا عشقي ما هو. لا هنا عرباني فيه. ما سيف روشت. لا أبا. تماتا بروشت. النعل بروشت. يا أخوة باباني الشيء وستر الشنكات وهي ماشكة بزانة من أرمشي. بزانة لو صاوي ما وصايني يريد أمهر بينه أما قد شنا بازي. سريع حريدي يا ممر تلفونه ماضي جهاني أخوشي. شي؟ تلفونه ماضي جهاني. أو أوضل جيرانة جاده كاين أو سال النفس أشكر دورة منقوة لو خوايا بزيادة. دورة منقوة. شي بوا؟ سريع قرني دورة منقوة نازاني. جاك الشرف وقتك النام وسخليان. وخزانة ممي بازي يا ممري ترورة خلا وتيدر بين الغزان. قربة ولا. أنا تفايش قاتل وكرت. أمشي. قبل كي يوم بس جمعة نشي وزيارة نمامك جوار لا قبل. يا أخوة باباني الشيء يكفيني خلي قدر نقري ببارك بابا. باش تقولوا ما قد شنا بازي استرشي. ها؟ وانا يريد من ألف هربين مواد. أريد أقول كبير وبيا بمختار اسمك. أما لا بتنسل هاتوا. كيف وناكم؟ كتلو كاي زورا. يكي كان نار لما. يكي كان نار نوجد نوجد. با لا. برعتي. دينار
لاشی فۆلاتە 12 پیاویزین دەبە چاڵ ئێوە مری جوانەمەرەکە سادق وەقت پیا ئەڵێم ئەڵێ چی؟ ئەڵێم مردوان من باوانە شێوە زانی ماری و پشت پێوەیە دیدی بۆچون سەبارە ڕۆژیان لە نێوان دوو ڕەگەزی جیاوازە کەشمکردی دیگە ئاقام بەرپاکەوەتەوە و توێش دیدی بۆچون سەبارە ڕۆژیان لە نێوان دوو ڕەگەزی جیاوازە کەشمکردی بێ ئاقام بەرپاکەوەتەوە و توێش تۆ سوێنە خوار من بێوەفا نیم عەشقی کچێکم دراوسێت حەمد و سەلا بۆ خوا ئەو ساڵ نەچوو بوو لای مزەمینێ دەرزێکی لیا بوو بێەوە کەبا خوا بیگری ئاوها وەڵا کەبابی ئەوە هەتا ماوی لای ئەو ناوە باسی کەبا پێێت هەوازانێ دەرزیدی وازایی دەرزیدی سیڕێ بێ کاکۆستا واز لەم شتانە بێنە ئەگەر ئیشەڵا وازم لێ بێنێ واسی لە نارەکە عەوڵ فەقێ ناردۆ نازانی گەجەر و گوجەر زۆرە بێ قەزار السلام عليكم جماعة سلام ئەمجا تۆ سەیری ئەو نەکبەتیە بێ ئاوی ئەم ساڵ پشتی هەموو ناردی والله كاك أول خورا نساش بلا النابل ئەرێ ناماقوڵێک ئەمە چییە قسانایکی کورە ئەوە کفرە کفر والله باكو بەس خوا خۆی زان حشو بالله حموي بدسوا ئەزانی باسی چیمانە کرد نەوەڵا ئەی چۆن لە خۆت ئەو شتەی ئێوە باسیەکەن بەدەست خوایە ساولم كابلانا والله باكم ان شاء الله كيالي امسال اوما باران نابالي حق باركش ما موقعتو ساوەڵا خۆڵن ئەم ساڵش نابارێ ئەوەنە چەنەباسی بکە چەنەبا ئەمە کیان ناماقوڵ ئەوە کەریم ئەوە کەریم نەماقوڵ راجل هو عيد داخلي كيف اختيار كنتو؟ کەری بۆ دەی لە ژێری سەوە چاقمانەوە نەوت إن جا كوري باش أبيش الصحبة اللي لقاها بيجي برات شنكا صحبة كرماش صحبة سيكون كاك خوي راسه وراسي بيه الشاف وتاك صحبة سياني ما شاء الله هذا صادق ولا موضوع لەم هەموو ڕاستە لای ساڵە قربانك بونارك ونار ئەوە توتنی پارە ئەم ساڵە ئەمار توتن امسال قرا ساده كي امسال تذكر او وقعتي فوا فقينا ئەم پارە مدیا ئەم ساڵ ئەمپاری وت ئەمپار ابطالي شيء گاولی توێ ئیجاکە کاژێستە غەزە بلێ گاو چۆنێک کێشەوە پێ قەزای بۆ نرخی لێ صادق ئەم جگەرە تاخێرە صادق فقێ بی توێ وا غەزە بکە مرد و برێ وەڵایی بۆ ئینتەماڵی لێ والله لقطوك يا خوتي چۆن لقطوك يا خوتي ئەو ڕەحمانە زۆڵی ئێوارە میوان شەیە تۆزم دەگەڵ چێکی دەگەڵ کتب دەگەڵ ئەو ڕەحمان او رحمن برواكن او رحمن سما ما شو شاد كاري داما دو بيناتو تو بقاوايا فقێ ئەو ڕەحمان هەڵگیراوە کورە بابەوە تازە بە حەیاتی دروی بۆ تەلەگرام والله وەرە دە قسەی خۆر بابە قسەی خۆر چێ هەیە 30 ساڵ جگەرە چێت و جگەر سەرکات قسەی خۆر بله بله کورە کاکۆسە من سەرم هاوساوە بە دەزەم هاتنەوە ان شاء الله هريا كاك عول هريا جەماعەت بران ئەبێ خۆ ڕاگر بیت ئینشاءالله هەریە آخر کەی هەرە ژن تێت و ناوە جەماعە فقێنا ئەبێ خۆ ڕاگر بیت ئینشاءالله هەرە هێنی برا كاك صادق اما خوراغرين براكم چاوكم او بعمالك ئەویستە بیری چۆوە کاکۆسە بیری چۆوە وەرەقەیەکی 15 ڕۆژی ئەکرد بە 25 دینا اي حسابێ ماڵە خۆ فرینە من دایمە دڵم بوونا هذا شلون صادق مام ڕستەم من ساڵێک بۆ چاوەڕوانی شتێکمە کرد وێنێ ئێوارە ئاواتەکە مادەدی أواد أواد يجي صادق کاک کەریم کاک جوانێت لە کوێ فەردە کاکانم داگرتوت و لای خەربانە سوتاوەکە ئەوەی پشتی ماڵە خۆش فەقێ فەقیانە ايه ساڵێکە مناڵ ناچم بۆ ناوەیە بۆیە ماری لێمان کورە مارچیە کالەویا صادق والله ئەوە نەهاتیۆ ناکەمارم منيش معنا ندي لە قەزا بنیاخوا کاکە سوفۆدان نەکرد چاوەکەم سوفۆدان نەکرد الشيء نعم إيه صادق إيه کوڕینە دوێنێ ئێوارە چووم تۆزە تری أشتي
دونا من اعمق فيكم اجريها سيقر او ماري شي او قطراني سفيه خطراني سبي خطراني سبي جايه كورينا قطعنا زعلان فيها وشري من لا والله شراني دايما دولك رحمتي خواولي اما كريش بو وري شو هو بدل يشتكي والله مجيش كورينا صادق جان حكالي في خوش زو طوالك كاكريم تو زور حزن للروايه وافسان بورم لو زرناكي ايه جماعه درس الجراح خاك ناس بس اسمه واحد خوا علي ما يحب يا شنو خاكنا والله باسك كذا شو بدك على والله كاك كون نفر براك من globali كيسنات مش شكل البيت شكاتي لا شكاتي بيا ايه صادق ايه جماعه شري مار زور لقل مار بنقاو اما انسان سيبو دسكا والله في ما جرى كان بتواي عمرهم ماري لو زور الرنگ ومرد وجوامير وخلوق من واخر ماري خلوقه جماعه هتا دس لنا وشان امازنا شاو كان يقول لي انت لهرب في اخره في كشتم في الحال نجاكم كشته الحمد لله كاد رزقك الحمد لله فرقي ماري سبيون رجني لا والله بابا بس الحمد لله رزقان ما بلو ماري بس ليه كشت انا ماشي مالك قسم اخواتي قاعد والله ايه صادق ايه كاكين توش اخوات باشا كا صادق كا دقدي بكسيني داك بقينا بوكا وسطي بكريتا والله يبقى يا براك خلوش بعد ايش خالي ايه صادق ايه ورينا بوي فردك كم لك رانك الشاف هلم جرايه لا بشتي ملوش شقويت من بس ادل سيم قاش لا بشتا وسكيو دريوه روحي تمام براس بوكا تفاوض لي اول ما سيبرين هذا فردك كم لنا فرما سبحان الله ولما تشوف صالة بالك لينا قام نقوم عندي صالة هاي صالة طلاق شوف في نديار بو نفس لا كلا شير من اول من نقول ايوا زان شي قبل السماء شيتيا بن مشي ما هطع قسم بيلا فردك يك بلا سكت ليش